وكاتب باش. السلام عليكم. باشي ماموسا چون ماموسا ببوورە لە کاتە دەگرم بەس یەک پرسیارمان هەبووڵە ڕاتچیە لەسەر ئەو کوشتارەی لە بەرامبەر ئەلەویەکان کرا لەلایەن هێزی تاریژی شامەوە تۆک بانخواز و کەسایەتێکی دیاری ئیسلامی ئاگام لە هیچ نییە برای من نەخۆمەوە ناتوانم قسە لە شتێک داکەم کە علمم پێ نییە. هەموو دنیا باس دەکات چۆن یعنی کەسێکی وەکو تو متابعی ڕووداوە چیوە ناکەی کە لە تەنیشتە برای من خۆ عیب نییە ئینسان ئاگای لە هەندێک شت نەبێت. ئاقای ناکە نا ئەوە قەپاتی کرد ئەها قەپاتی کرد دەنگ بیناسی قەپات کردووە تیستت کرد بابە کردە تیستت لە کنە من دەرچوو بەهەرحاڵ مامۆستا نانە تۆ بەو مانجی ڕەمەزانە ڕاتچیە لەسەر ئەو هەموو خەڵکەی کە پشتگیری ئەو کۆمەڵکوژیان دەی ڕێی چییە باشە پرسیارەش کرد لە یەکەم نانە ئەوەش ئەوە باسی علەوین بۆ مەکات بوویتە محامی علەویەکان پێگەیشتی بڕۆ بە دوای کەسێکی وەک خۆت دابگەڕە قسەی لەگەڵکە تااقەتمانی بۆ ڕەمەزانە لەگەڵ جەنابەت. ئەی باشە تو بانخوازی جەماوەرەك هەیە من خەڵک بۆ دین بانگ دەکەم. ئێ باشە ئەو دینە دەکرێتن پشتگیری لە کۆمەڵکوژی بکرێ لە ئەفریقیا و لە نازانم ئوسترالیا لە فلان سووش و قوشبنەتی کراوە بەڵێ یعنی تۆ ئاگات لەو هەموو ڕووداوی سووریانە مناڵی 6 ساڵ متابعە دەکات جەنابەت بانخوازەکی دیاری متابعەت نەکردیە ئاگات لێ نییە یان ئاگام لێ نییە باشە لێ کە سووریا ئازاد کرا ئەوەی دەزانم تێگەیشتی بۆ تەلەڤیزیۆنت نییە مامۆستا یعنی مۆبایلت نییە خەتی ئەتەرنێتت نییە یعنی بەڕاستی برام وەڵا فەیسبووکم نییە لە پێش ڕەمەزانەوە لام بردووە فەیسبووکم نییە وەڵی تیکتۆکە چییە نیمە چیتر هەیە ئەو شتانە ئینستایە نیمە بەخوا چ دەوێت ئێستا ئەی تەلەڤیزیۆنمان دەمێت کە سوتاوە بەخوا لای وەستایە پێگەی خوا شاهێدە یعنی ئەو جەماوەرەی دێ لەگەڵت دادەنیشی قەت بەعز ناکە ڕووداوەشیوا لە سوورچیدا لە مەشغوڵە جەماوەر پرسیار دەکات چۆن نوێژەکەی بکات چۆن ڕۆژی بگرێ ئەرێکی لەسەر باشە بیکات چاکاتی خراپەوازی لێبێنێ خۆ لەسەر هەموو تاکێک واجب نییە بزانێت لە سووچ و قوشبنی ئەم دنیا چی ڕوویدا و کۆمنت و تعلیقی هەبێ لەسەری. باشە مامۆستان پرسیارشکە لێ بکەم ڕاتچیە لە دەڤەری بارزان مەمنوع خەڵک بچێتە حەج و عەمرە خوا پرسیارە مامۆستا جوانە فەرموو ڕاتچیە لە دەڤەری بارزان کەس بوویە بستە حەج و عەمرە بەخوا ڕاز نییە ئێ باشە بەو خوای حەملەدار دەناسم لە دەڤەری بارزانە و حەملەداریشە و خەڵکی دەبا بۆ حەج و عومرەی ناوی چییە ئاخر من دەزانم ئەمە خەبەرمان هەیە مەسەلەن وانە بەس فەرموو ناوەکەی بدا تو دەڵی دەیناسم بفەرموو برام وڵا دەیناسم و دەشتێت و خەڵکیش لەگەم خۆی دەبا و چەندان جار من لە مەکەش ئاخر ناوی چییە ئێ من باشە تۆ ناڵێی باشە مامۆستا پرسیارشکە ڕاتی لەسەر وەزعی کورد لە ڕۆژاوە برام چەندان کۆمپانیای حەج و عومرە هەیە بادینین هەر هەمویان بادینین و بادینی جودا لەگەر ئەوەی بارزانی ناویان چییە کۆمپانیاکان ناوی چییە باشە مامۆستا پرسیاری کۆتایی باشە تا هەرب دەکە بەس قەی ناکە مامۆستا ڕاتچیە لەسەر شۆڕشی ڕۆژاوە بۆ خۆ پرسیاری قورس نییە تو کابراایەکی لە ناو کۆمەڵگە کوردی وایە نا ئێنامی قسەتەبی لە سەوزی ڕۆژاوە نیشتی یەکەم جاری باسم کرد کە پرسیاری ئەحمەد شەرعم لێکرا وتم زۆر دڵخۆشم بەوەی کە سونیە گوڵاتی سووریا گرتوێتەوە دەست بەڵام ئومێدم وایە کە عەدل و دادپەروەر بێ لەگەڵ کوردەکانی ڕۆژئاوا و هیچ جیاوازیەک نەکا لە بینی کوردێک و عەرەبێک و حەقی خۆیان پێ بدا و زوڵ مستەمیان لەسەر نەمێنێ ئەوە یەکەم قسەی من بوو لە ڕووداو کردم لەگەڵ هیوا جەمال بەڵێ باشە بەس مامۆستا ئاخر حەقی مساوات جودا لەگەر ئەوەی کورد نەتەوەیشکەوە نیە عەدل و دادپەروەر بن کاکە دەڵم عەدل و دادپەروەر بێ لەگەڵ هەمووی یانێ تو ئەی ڕاتچیە لەسەر مەزلوم کۆبانی بنمونە
مادام تو گوێ لە من بگرە ڕەمەزانە نوێژەکانت دەکەی بەڕۆژووی ئێستا مامۆستا ئەوە شتەکە لە مەعبەینی بەڵێ ئەوە شتەکە لە مەعبەینی من و خوایە تەهەڕوم مەکە بەو پرسیارەی ئەنگۆ هەر شتێکتان پێ نامینێ دێن ئەوە ئەمن ڕۆژنامە نووسەکەم کۆمەڵێک پرسیارم هەیە لە بۆ تو کابرایە چی ڕەمزی ڕەمزە چی ئیسلامیەکانی دەستخۆش بی بەس بۆ تااقەتت نییە بۆ لە چێ ڕوودا و بە سەعات قسە دەکەی بۆ دەنگەچی ئازاد قسە ناکەی باشە لۆلۆ میدیای پارتی وچێتی باشە بەجی دێرم بەس بۆ میدیای پارتی وچێتی ئۆندا ئازای بۆ دەنگەچی ئازاد کە پرسیارەکان لەبەر ئەوەی ناو عشکەیە بەو شێ خۆت ئەوە دەکەیت خۆش نییە مامۆستا ئەنگۆ دەبی دەنجێ و خەڵک بن گوێ لە من بگرە کاکە تو ناوت چییە ناوەکەتم دەزانی بە زەویرم چۆتەوە ناو قادر نادرە کاکە قادر گیان بەڵێ شیرینم با من یعنی دوو قسەی برایەنە و دڵسۆزانە بۆ یەکتر فەرموو خوا بکەین کا قادر بۆ خوایە مەوزوعی من ئەوە نییە ئەوە میدیای پارتیە ئەوە هیەچێتیە ئەوەی ئیسلامیە ئەوەی هیچێ نییە یعنی لەم ڕەمەزانەدا لەوانەیە لەگەڵ دە تەلەڤیزیۆن و میدیا من مقابلەم هەبوو کردومە بەڵام فەرق هەیە لە بینی میدیای لەگەڵ میدیای تر لە چیدا یعنی کەسێک دێ پرسیار دەکا مەبەستی ئیستیفادەیە مەبەستی ئیستیفزازکردن و خاڵ لەسەرگرتن و ناوزەڕاندن نییە لە لای خەڵک ئەمە جوان نییە مسلوبەکە قادرگیان ئەم بۆ خۆتمە برای شیرینم ستا پرسیار لە من کەی مامۆستا ڕەئی چییە لەسەر دەتەوێت کورد دەوڵەت بێ دەتەوێت کورتکیانی خۆی هەبێ حەز ناکەی کورد زوڵمە وەڵامت دەدەمەوە بەرە وەڵا برام زوڵممان لێکراوە وەڵاهی برا من لە ڕیفراندۆم زۆر بەجددی لەگەڵ بووم دەنگ بدرێ بۆی کورتکیانی خۆی هەبێ لەبەر کورد نەک لەبەر حیزبێک و لە زۆر وڵاتەکان زوڵممان لێکرا ئەو ڕەئی منە برای من ئەمما تو ببێ ئیستیفزازات و ئەی فڵانە کەس چییە ئەی فڵانە چزانم کاکە چییە خۆ من چیم داوە مامۆستا لە پرسیانی چۆن ئیستیفزازە ئەمن لە کوێت ئەوەم کردیە من کۆمەڵێک پرسیارم کردیاوی کە لە میدیاکان لێتان ناکرێ هەست پێ دەکرێت میدیای کوردی لەمان ناکرێت کاکە کۆمەڵی پرسیار کرد و جوابم دایە برای وەڵی پێت ناخۆش نەبی هیچ وا ئەزانم بەس مامۆستا بەس ئەو پرسیارم هەیە ڕات چییە لەسەر ئەو برا موسڵمانانەی کە بۆ مەنجی ڕەمەزانە مەسەلەن پژگیری کوشتن دەکەن دەستخۆشی لە کوشتن دەکەن ئەمە حەقمان لە عەلەوی و ئەوە نییە عەلەویەکان دەزانین ئێستا پرسیارەکەت معقولە هەر مسلمانێک پشتگیری لە کوشتنی کەسانی مەزلوم و ستەملێکرا و بەریئکە وەڵاهی برا دەچێتە جەهەنەمەوە بەڵێ ئەو جوانە مسلمانێک بێ هەر مسلمانێک بێ جوانە عەرەب بێ سنی بێ شیعی بێ دەستی لە کوشتنی مسلمانان نەک مسلمان حتا لە کوشتنی کافریش کە بێتاوانە وەڵاهی برام ئەدیەوەی دی لە دەست بەرز دەکاتەوە ئەنی دیل بە خۆت دەزانی وەنیا کاکە وتم برای گیان من لەگەڵ زوڵم نین ئیسلام لەگەڵ زوڵم نییە تێگەیشتی بۆ نمونە خالیدی کوڕی وەلید ڕەزای خوای گەورەی لێبێ لە جەنگێکدا لە غەزایەکدا کۆمەڵێک کەس گوتیان سەبەئنا ئەوان مەبەستیان بوو بڵێن ئێمە لە دینی خۆمان وازمانە نهاتینە سەر ئیسلام بەڵام خالید لێیان تێنەگەی ژوای زانی دەڵێن هەڵگەڕاوینەوە کوشتنی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمووی اللهم ئینی ئەبرأ مما صنع خالد خوایە من بەریم لەوەی خالد کردی ڕازی نیم لەوەی خالد کردی خالدی کوڕی وەلید جا بزانە سەحابەش بوو پێغەمبەر بەری بوو لە ئیشەکەی بۆی ئێمە بەرین لە ئیشی هەر کەسێک جا بەناوی ئیسلامە بەناوی هەرچیە بێ زوڵم کا خوێن ڕێژی بکە غەدر لە لەگەڵی نین برا چۆن لەگەڵین برای من باشە مامۆستا ئەوان ناکەنە گوتار مەسەلەن یعنی داوا لە خەڵک بکەن قادر بەردەوام بکومانە کاکە جا مشکلە چییە وعين الرضا عن كل عيب كليلة وعين السخط تبدي المساوية ئەگەر تۆ بە چاویلکەیەکت بۆ من دانابوو ئێستا تۆ پێشەوەی تەلەفۆن بۆ بکەی نزڕەت لەسەر من شێوازێک بێ تۆ وا دەزانی من هەر ئەوم بەس ئەوانیە برای من یعنی دەڵێ باسی ئەو شتانە ناکەن چۆن باسمان نەکرد و بەردەوام باسی زوڵم دەکەین ستا دوێنێ من لە وتاری دوێنم لە دەرسی دوای عەسر باسی ئەوم کردووە کە هەر کەسێک ماڵی میلەت بخوا زوڵم لە میلەت بکە جا هەر کەسێک بێ مەسئولێک بێ دەسەڵاتدارێک بێ مدیرێک بێ شخصێکی میلەت خۆی بێ ئەو گوناهبار دەبێ خۆشی دەچێتە جەهەنەمەوە کاکەوتم سەدام ماڵی لە دوای خۆی جێژ لەگەڵ خۆی نەیبردە قەبر قەذافی نەیبرد بەشار ئەسەد نەیبرد هەموو ئەمانەمان باس کردو کاکە باشە بە هیوان زۆر بی بە کات نەگرن بەس یەک پرسیاریش کەم بەبیراتەوە ناخر بەڕاستی ئەوە زۆر گرنگە ئەم کەسێکی ئاژەڵ دۆستم بەردەوام ئەتوش جێل لێ دەبی لەوەی کە
سەگ و پشیلە لاقیان دەبڕنەوە لۆ دوعا و نوشتە ئایا لە ئیسلام گوناح نییە تاوان نییە ئەوە دەکرێ و ئایا ئێوە صد گوناح صد لصد ئیسلام لەگەڵ ئەو وحشی گەرەتێنیە باشە مامۆستا قەت گوتارتاندایە ئەنی ئەمە بۆ گلەیتانێن ئەنگۆ تەسیرتان ناو کۆمەلگا هەیە ئەو وحشی گەریە سەگ و پشیلە بوونەوەرەی خودایینەوە نیە یعنی دلاقیان دەبڕنەوە بەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام دەفەرمێ دوو حەدیث بۆ باز دەکەم بەڵێ چەندان جار باسم کردووە نەک بڵێ بۆ باسی دەکەن پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام فەرمێتی دەخەلەت امرأة النار في هرة ئافرەتێک بەهۆی یەک پشیلەی چوە جەهەنەمی بەس بەهۆی تاوانی بەرامبەر پشیلەیەک وتیان بۆچی وتی حەبسی کردبوو نە بەرەڵای دەکرد بۆ خۆی بچێ نان و ئاو بخوا نە بۆ خۆشی نان و ئاویدایە تا مردار بووە بەهۆی لە حکمی ئەوە خوای گەورە ئەو ئافرەتەی بردە جەهەنەمەوە حديثي دوام فرموي دخلت امرأة الجنة امرأة بغي في كلب سقته آفرتي جابزار داوين بيسيش كاتك بيني صقك زور تينويتي زور لدرتك بیرێکی شەبوو چۆ ناو بیرەکە بە پێڵاوەکەی پڕکرد لە ئاو هێنایە دەرەوە و سەگەکەی ئاودا خوای گەورە دەفەرمێ بەهۆی ئاودانی ئەو سەگەوە خوالەی خۆش بوو ئیبرام چۆن ئاژەڵ دەبێ زوڵمی لێ بکرێ ئەبەدەن قبوڵ نییە لە ئیسلامدا ئەو دەستخۆش بێشتەی جوانە بە هیوان هەموو مەلاکان یعنی بەو ئیتجاها گوتار هەفتانەتان هەبێت جارجار لەبەر ئەوەی ئەو تاوانە زۆرە بڕوا بکە گە هەبێ دەکەویتە ناو سوسیال میدیا من مەسەن هەندێکم دیوە بەخۆم بڵاوم کردیتەوە زۆر گرنگە لەبەر ئەوەی تاوان بەڵێ باشە چە سەرچاو هیچ قسیاری کەم نیە بەڵێ فەرموو گوێ لە برای خۆت بگرە کاقادەگیان ئەم ئوسلوبەی کە هەیە یان جارجار لەقتە دەکەوێتە بەرچاوم یعنی هەوڵدا ئەوەی دەیکەیت مەبەستێت خۆ دەرخستن و ناو بانگ و ئافرین و لایکی خەڵک نەبێ شتێک دەکەی سوودی بۆ میلەت هەبێ سوودی بۆ خۆت هەبێ بۆ قیامەتی خۆت هەمومان دەمرین برای من ئەمڕۆ بەخوا خوا محاسبەمان دەکرا وەڵی خوا محاسبەی ئەو زاڵم و دەسەڵاتە دەکا کە زوڵم لە خەڵک دەکا و ماڵی میلەت دەخوا بەخوا خوای گەورە محاسبەی مەلاش دەکا کە دینی حەق ناڵێ خوای گەورە محاسبەی مامۆستایەکی زانکۆ دەکا محاسبەی کاقادریش دەکا محاسبەی عەبدولەتیفیش دەکا وێ با هەوڵ دەین خوامان لە یاد بێت دەگەڕێینەوە لای بتەوێ و نەتەوێ خوای خۆمان بپەرستین بە دوای ئاژاو فیتنەشدا نەگەڕین دەتانەوێ حەق دەرخان دەستان خۆش بێ کاکە حەق دەرخەن دەتانەوێ نەسیحەتی خەڵککان بیکەن دەتانەوێ مەتەلەن خەڵکی زاڵم یعنی شەرمەزاری کەن باش بەڵام یعنی هەموو شتێک لە سنووردا بێت و قەزیەکەتان بەس بۆ لایک و ئافرین و دەستخۆشی باشە دەتوانین وەزا بدەمەوە ئەزانم تۆمەتێکی زۆر گەورەت خستە پاڵ من قەی ناکە نا ئەزانم سپاست دەکەم ئەمە نەسیحەتەکە لەسەر چاودا دەنێم بەس با وەڵام دەمەوە یعنی ئەو قسانە زۆر بە من دەگوترێ ئەمن هەموو کات یەک دقە مامۆستا شتێکم جێ لێ دەبی یان مەوزوعەک دەبی ئێستا مەسەن لەسەر ئەو مەوزوعی حەز دەکەم مامۆستا عەبدولەتیف سەلەفی بە ڕاشکاوی ڕێی خۆی لەسەر ئەوەی سووریا بدابێ من پرسیار لێ یەکەم ئەوە چ بۆ لایک و کۆمنتە دوای ئەو پێت ناخۆش نەبی من کەس هەیە لە کوردستان قادر نادر نەناسی ینی بە غەڵەت تێم مەگە چ پێویستم بە لایک کۆمنتە من ئەگەر بمەوێت لە دوو لایک کۆمنت بم دەیان شێوازی تر هەیە کە دۆسیی هەستیاری خەڵکە من دێم خەتەرترین خوا مامۆستا بە ئەو تۆمەتانە زۆر ئاڕاستەی ئێمە دەکرێت من دێم خەتەرترین دۆسیە باز دەکەم من نایم شتێکی ئیستفزازی بکەم لۆ ناود ئەوانە من دێم ئەوەی کە باوەڕم پێ دەمێت تێبگەم لە ڕێی ئیسلامیەک لە ڕێی شوعیەک لە ڕێی دەسەڵات ئەو ڕەخنانەی دێتە سرم ئەمن دەبینم ئیسلامیەکان بنمونە لە کۆمنت پژگیری ئەو کۆمەڵکوژێ دەکەن پێویستم بەوێ کەسێک وەکو تو ئاوا بڵێ ئەوە تاوانە لە بۆ من ئەوەم پێخۆشە کە گەنجی کورد هەست پێ بکە دژی تاوان بی شوعیەک تاوانی کرد چەپەک بڵێ تاوانە بەزە من لۆ لایک کۆمنت ناکەم یعنی ئەمن دەمەوێت تێکگری بکەین بەس مامۆستا حەقا ڕێیتان زۆر ڕاشکاوانە تربی بڵێ ئەوەی لە سووریا ڕوویدا بەرامبەر ئینسان بەڵێ ڕاشکاوانە تر قسە بکەن ئەو مەتاتیە ئەو هالا هەر باشە بەڵێ إنسان الحكم على الشيء فرع عن تصوره
لقاعدة شرعي معناها حكم دان لسر شتك دوای چی دێ دوای ئەوە دێ کە تۆ تەسەووری تەواوت لەسەر بابەتەکە هەبێ و لات کاڵا واڵا بێت یعنی لات ڕوون بێت من کە شتێک ڕوون نەبێ لام چییە و چۆنە و ئەبعادەکانی بۆم نییە قسەی تێدا بکەم چکە گونابار دەبم نازانم ئێستا زۆر کوتیان جارێکیان پیاوێک هاتە لای قازیەک چاوێکی لەسەر دەستی بووتی فڵانە کەس چاوێکی دەرێناوم و چاوی کوێر کردوم قازی یەکسەر وتی بڕۆن فڵانە کەس بێن و چاوی کوێرکەنەوە نفرق مستشاري بوتي بوسط جناب قاضي انا مكا اشتيك بيني اكثر بالرياضي بانجي اوي تريش كبزان اوي ترشونا تشيلك راك او يعني هنا او هدو شاوي درين رابو فقيرا كواتا نابي ايما بفلا يقلا نشتيك دبينين يا اعلام زوري درويا واعي باشرشي درويا باشرشي راست تسوى شكارية نابي تودري بوخسنك اكاك من فلناك بس اشتيك نزانم ڕوون نەبێت و یەکلایی نەبێتەوە لەسەری ناتوانم بەس مامۆستا ڤیددیۆی دەیان ڤیددیۆ هەیە بە بەڵگەلەوەی بەڵگە زیاتر نییە کابرا دەری دێنی پیرەمێردە دەڵێت و ئەلەوی بنمونە کاکە ڤیددیۆ با من خزمەتت کەم برادەری خۆم کە من خۆم دەیناسم خەڵکی مووسڵ بوو ڕۆژێک بینیم لە تەلەڤیزیۆن ئاعترافی لەسەر خۆی کرد پرسیاریان لێ کرد ئەتوو چەند کەست کوشتووە وتی ئەوەندە کەسە ئەی ئەتوو تویە بەدڕەوشتیت لەگەڵ چەند منداڵ کردووە وتی ئەوەندە یعنی من شۆک بووم وتم خوای ئەو کەسەوە نەبوو دوای قەزیەکە یەکلا بۆ کوڕا بکە هێنایەنەوە وتی من شتیوام نەوت بابە لە تەلەڤیزیۆنێ تی وەڵڵا ئەو پرسیارە لە من نەکراوە چون پرسیاری شتێکی تریان لێ کردووە جا جوابەکەی ئەویان لەسەر ئەو پرسیارە نەداناوە پرسیارەکانی ترداناوە برام لە ڤیددیۆ شت دەبینی و لە ئیعلام شت دەبینی نابێت کا قادر یەکسەر بڵێ بەس مامۆستا زین چێ بەنمونە ڕوانگەی سووری بەس بە ئەو جملەی لۆ دیدارەکەی تەواو بکەم سپاس دەکەم بەس یەکەوە ڕوانگەی سووری بۆ مافی مرۆڤێ ئەو ڕوانگە زۆر حەقانیە راپۆرتەکانی لە هەموو دنیا دەخوا ئەو بە ئاشکا ئەڵێ 500 کەسە خەڵکی هاوڵاتی تیرۆژرا حەقە قسەتان هەبێ حەقا ئەو گەنجە موسڵمانانە فێرکەن بەرەو ئەوە بڕوا دژی تونند و تیژی بن تەئید نەکەن لە شتی خراپ بەردەوام دژی تونند و تیژین باشە مامۆستا کاتم گرتی باجی ئەوە دەدەم کە دژی تونند و تیژی منیشیان بە کافرتاناوە ئێستا تونند و تیژەکان باشە مامۆستا دەی سپاس بە هیوام ئاوا جار بەجار جواب مام دێ و ئەمەش ئەبە بۆ شێوەیە گفتوگۆ دەکەین ئەگەر نادۆ تەشقە لە بە خەڵک دەکەین ڕێز تێ سەرچاو